یەکەم وێستگەی دابەزینی سەرنشینانی پاسەکەی هاوپەیمانی کوردستان کەرکووک بوو. لە دوای گەشتنی چین و توێژ و پێکهاتە و ئاین و مەزەبە جیاجیەکانی کەرکووک بەو پەڕی پەرۆشێوە ڕوویان لە سەنتەری ڕۆشنبیری کرد و بە گڕوتینەوە دەرگای بانگەشەی لیستی هاوپەیمانیان لە قودسی کوردستانەوە بەڕووی تەواوی کوردستان و عێراق کردەوە. دوبرا شەیدی سەنگەر داوام لە خەڵکی کەرکووکە چوونی لەقال بۆ لیستی هاوپەیمانی لەبەرەوە لیستی هاوپەیمانی چارەسەری مادەی 140 لە ناوچە دابڕاوەکانە خۆتان مادەی 140 بەجێی لیستی هاوپەیمانی کوردستانە داوام لە جەماوەری خەڵکی شاری کەرکووکار شەید و لایەنگران و ئەندامانی هەموو چۆنیلەکان بۆ لیستی هاوپەیمانی سەرخان پشتیوانی تەواوی خۆمان بۆ لیستی هاوپەیمانی کوردستان بۆ جەنابی کاقوباد و پاتەکەینەوە بۆ هیواین هەموو خەڵکی کەرکووک لەو ڕۆژەیە بە گروتینێکی کوردانەی زۆر گەرمەوە بستە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن بە لیستی هاوپەیمانی کوردستان لەبەر ئەوەی کە تاکە لیستێکە ئەتوانێت هیوا و ئاواتەکانی خەڵکی کەرکووک بە تایبەتی و خەڵکی کوردستان بەگشتی بێنێتە دی و لە ئێستاشەوە ئومێدمان زۆرە کە ئەم لیستە بتوانێت بێتە یەکێک لە لیستە بەهێزەکانی سەر ساحەی سیاسی لە کوردستان و عێراق. یەکەم ساڵا من دەنگەدەم هیوادارم هەموو کەسێک هەموو گەنجێک بێت بۆ سەردەنگدان دەنگ بدا بە لیستی هاوپەیمانە. بەیەکەوە بەهێزترین وشەی سەرلێ و هیوای دڵی هەموو ئەم ئامادەبووانەیە تاوەکو هاوپەیمانی دوو هێزی کاریگەر ببێتە هۆی ئاسایی بوونەوەی دۆخی ناوچە جێناکۆکەکان و بەدەستهێنانەوەی مافەکان. هیوادارین ئەم جارەش خەڵک بەخۆش ینی بە گۆشێکی ترەوە بێتە ناو پرۆسەی دەنگدانەوە و ینی هەروەها چانسێکی تر باتەوە بە هێزە کوردەکان تاکو بتوان بە هاوسەنگی ئەم جارە بە یەقینێک و هەروەها بە بڕوایەکی بتوانین خزمەتگوزاری بکەین بەرامبەر ئەم هاوڵاتیانی کە خزمەتی هەموو چۆنە لە شۆڕشیان کردووە ئێمە جاری بتوانین ینی کە بینەوە بە خزمەتکاریان. گرنگی هاوپەیمانەکە بێگومان ئەوەی گرنگە کە دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان بە هاوبەشی یەکیان گرتووە و قایمەیەکیان دروست کردووە لیستێکیان دروست کردووە کە ئەوانی ژێکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانن کە لە ڕاستیە ئەمە لە سەردەمی جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ و سەردەمی کاک نەوشیروانە ڕەوانشاد کاک نەوشیروانە ئەم هاوپەیمانەتیە بەسرا بەڵام جێبەجێ نەبوو ئەو کات ئێستا وردەوردەوا خەریکە جێبەجێ بێ ئەمە خۆی گرنگترین خاڵی هاوپەیمانەتەکەیە. وەکو دانیشتوانی شاری کەرکووک داوا لە هەموو لایەنگران و ئەندامانمان دەکەین و هەموو کوردێکی بەشەرەف بچێتە سەر سندوقی دەنگ لە ڕۆژی دەنگدانە و دەنگ بدا بە هاوپەیمانی کوردستان چونکە بەڕاستی تاکە لیستە خاوەنی کەرکووکە و بە جۆش و خۆش و ئیش بۆ کەرکووکە و دەستێکی بانگەشەی هاوپەیمانی کوردستان لە کەرکووک پەیامێک بوو بۆ نەیاران و دوژمنانیش کە کەرکووک لە ئەولەوێتی هەوڵ و کارەکانی هاوپەیمانی کوردستان دەبێت. ئەو کاتەی لە دوای دەی تشرینی یەکەمەوە پاسەکەی هاوپەیمانی بە سەرنشینەکانەوە ڕوو لە بەغدا دەکات. کەڕۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.